بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله عليه وعلى آله وصحبه وسلم. بەڕێزان و خۆشەویستان، سلام عليكم ورحمة الله وبركاته. خۆشحاڵم لە خزمەت بەڕێزتاندا هەندێک چەمک پێشکەش بکەین لە قورئان و سنەتی صحیحی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ ئەوەی بیکەینە پێشەنگەی ژیانی ڕۆژانەی خۆماندا سوودی لێوەربگرین. لە عەبدوڵای کوڕی مبارەکیان پرسی هەتا کەنجینی ئەتوو هەر خەریکی وەرگرتنی علم و زانست دەبی، هەر خەریکی فێر دەبی. فەرمووی چێ دەرێ ئەو کەلیمە قسەی کە من پێویستم پێی هەتا ئێستا گوێم لێ نەبووە. لەوانە ڕوبەما لە مەجلیسێک لە جەلسەیەک ئەو قسەی کەوا پێویستت پێی لە بۆ ژیانت ئیستیفادەی لێ دەکەی، ڕوبەما لەو مەجلیسەیان لە مەجلیسێکی دیکە بێتە بەرچاو. بەڕێزان و خۆشەویستان، ئەرک و مافی ژن و پیاو لەسەر یەکتریدا زۆر پێویستە، زەرورە تایبەت گەنجان خوشکان هەموو کەسێک معلوماتێکی چاچی لەسەر هەبیتن، چونکە ئەو ڕۆژیانی ئێمە بەڕاستی زۆربەی پابەندە بە هەندێوە. فەڕوبەما عائیلەیەک جاری وا هەیە تێک چووە لەبەرەوەی نەیزانیە تەعامولێکی جوان لەگەر تەرەفی بەرامبەریدا ئەنجام بدە. مهمترین شت لە ژیانی ئینسان ئەوەیە کە لە قورئان و حەدیث بە جوانی تێبگە. خاڵی یەکەم، یعنی ئێمە چووکە کۆمەلگایەکی موسڵمانین، ئەگەر لە قورئان و حەدیث بە جوانی تێگەویشتی فەهمێکی صحیح و جوان، بەڕاستی ئەو گرفتت لە کۆر دەبیتەوە کەوا زۆر مەشاکیل هەیە لە ناو کۆمەلگادا ڕوودەدەن، عیلاقەی بەتووەدا نابیت، لەبەرەوەی بە پێی مەنهەجی قورئان و حەدیثی پێغەمبەرە ڕۆی صلی الله عليه وسلم. ستا ببینە هەر کۆمەلگایەک تەلاقی لە ناو زۆر دەبی، گرفتی لە ناو زۆر دەبی، مەشاکیلەکانی خێزانی لە ناودا زۆر دەبی. گرفتەکەی یەکەم ئەوەیە کەوا تێگەویشتنێکی جوان لە قورئان و حەدیث نییە، یا ئەو تێ دەزانی بەڵام عەمەلی پێ ناکا، کردەوەی پێ ناکا. هەر کاتێک کردەوەی پێ نەکرد دەبینی ئەو گرفتەی لە بۆ ساز دەبی کە دێتە پێشەوە. ئێستا بزانە یەک ئاەت لە قورئانەدا خوای گەورە کە باسی پیا و ئافرەتەکە هەردوو تەرەفەکە دەفەرمێ وەلەهن مثل الذي عليهن بالمعروف. خوای تەعالە لەو ئاەتە ئاماژە بۆ دەکا لە بۆ ئافرەتان هەیە کو واجباتیان لەسەر هەیە، ئەو هەش مافیان لە بۆ هەیە. ئێستا هەر کاتێک تواندرا کەسێک لە ناو کۆمەلگادا تەماشا خێزان و ماڵی بکە، بزانی کە مافی بەسەرەوەدا هەیە، حەقی لەسەری هەیە، ئەو کاتە ئەو گرفتانە لە ناو کۆمەلگادا کەم دەبێتەوە. هەر کاتێک وەکو دیکتاتۆرێک لە ماڵێدا حکوم کرا، تێدەگەی ئەو ماڵ و ئەو عائیلەیە تێکەچی. ئێستا بەس تەماشا دیراسەیەکی قورئانی. فیرعەون پیاوە، ئومەتێک خەڵک لە بەردەستیدا هەیە. کاتێک گرفتێکی لەگەر پێغەمبەر موسا لێ دروست دەبی عەلەیهی سەڵات وەسەلام، لە باتی ئیمانی پێبینی بە خۆی و بە قەومەکەی هەموو لە ناوە بە. خوای گەورە فەرمێ یەقدم قەومەه یەومە القیامە فەئەوڕەدەهم النار. هەمویان لەگەرە خۆیانە بە. خۆ پیاویشە، قیادەی کۆمەڵە خەڵکێکی زۆرەکە. تەماشا مەلیکەی سەبەکە ئافرەتە، لەگەر پێغەمبەر سولەیمانە حیوارێکیان دەبی لەگەر یەکتریدا. تێدەگا بەس ئەوەن دەدەرێ واسلەمت مع سولەیمانە لله رب العالمین، تێدەگەی خۆی و قەومەکەشی هەموو نەجاتەدا. هەر کاتێک تۆ بتەوێ مەسەلەن فەهمێکی جوان لە قورئان و لە حەدیثی صحیحدا وەربگری، بە جوانیدا بڕۆ تێگەویشتنەکە بڕۆ ناو مەوزوعەکە، دەبینی ئەو گرفتە لە ناو کۆمەلگادا کۆتایی دی. بەڵام هەر کاتێکدا تەماشا قورئان و حەدیث دەکەی، دەیزانی بەڵام جێبەجێی ناکەی، گرفتت لە بۆ دروستەکە. چونکە علم بەبێ عەمەل هیچ دەورێکی تێدا نییە. بەڕاستی ئێستا عێرباضی کوڕی ساریە یەکێکە لە ئەسحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم، فەرمێ جومعە چوومە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم وتاریەدا، فەرمووی ئیذا سەقە الرەجل ئیمرەئەتەه ئوجر. ئەوە لە زمنی قسەکانیدا بوو. فەرمووی هەر پیاوێک پەرداغێک ئاویدا خێزانی، ئەوە خوا ئەجری لۆ دەنووسی. خۆی عادەت وایە ئێستا لە کنەمەش وایە لە ناو عەرەبانیش داوا بووە، پیاو کە دەستەوە ماری ئافرەت خزمەتەکە، مەسەلەن ئاوی دەینی و شتێکە داتە و پیاوی وانە دەفەرمێ ئەو ڕۆژە کە من چوومەوە مارێ، بزانە لە خوتبە گوێی لێ دەبی هەتا مارێ ئاوم تێ کرد و بردم لە بۆ پێش خێزانم دامنا، فەرموو ئەو ئاوە وەگرە. دەڵێ زۆری پێ سەیر بووتم، پێت سەیر نەبی، پێغەمبەر وای فەرموو صلی الله عليه وسلم. ئەوە هەم ئەو ئافرەتە پێغەمبەری خۆشەوێ صلی الله عليه وسلم، دینی خۆش دەوێ، هەموو شتێکی خۆش دەوێ، لەبەر چێ؟ لەبەرەوەی مافی ئەو دەستەبەرەکە، لەبەرەوەی ئەرچی ئەو ئاسانتر دەکا.
بەڵام هەر کاتێ تەماشای کە مەسەلەن کۆمەلگایەکدا دروست بوو پیاوەکە تون بوو دیکتاتۆر بوو هەموو شتێک دەبی بەدری ئەو بغەڵەتیش بکە هەر کەس نابی قسەی لەگەر بکە ئەو خێزانە بەرەو حاڵێکی خراپدا دەڕوە. لوی تەماشا شەرعەکە پێغەمبەر صلی الله عليه وسلم کە باسی پیاو دەکا دەفەرمێ ئیذا جاءکم من ترضون دینه وخلوقه فأنكحوه. ئەگە پیاوێک هاتە داخوازی دون و ئەخلاقی هەبوو ئەوجا بیدەنێ ئافرەتەکەی بدەنێ. دەزانی لەبەر چییە؟ چکە دین متعلقە بە خۆتەوە، یعنی بەس لۆ خۆتە نوێژ و ڕۆژی عیبادەت، بەس خولوق عیلاقەی بە کەسی دیکەدا هەیە، بە خێزاندا هەیە، بە خزمدا هەیە، بە دۆست و برادەردا هەیە. لۆی دەفەرمی هەمە بێ دینی هەبی چکە خەڵک دەڵێ فلان کەس وڵای نوێژی دەکا قورئانی دەخوێنی، ئەوە هەو نییە. نوێژ و قورئان خوێندن لۆ خۆتە، بەڵام پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم دینه وخلوقه دەبی ڕەوشتیشی جوان بی. ئەگەر ڕەوشتی جوان نەبوو ئەو کەسە ناتوانی خێزان بەڕێوە ببە، چکە لەو ماڵە تووڕابی گرفت دروستەبی مەشاکل دروستەبی. ستا خەڵک لۆ زۆربەی زۆری تووڕەبی یەکسەر تەلاقی دەخوا، خولوقەکەی تەواو نییە. لۆ تووڕە دەبی یەکسەر جوونی دەدا لەبەر خولوقەکەی تەواو نییە. ئێمە ئێستا نوقتەی دووەم تەماشاکە هەموو شتێکمان بجێڕنەوە سەر پێغەمبەر صلی الله عليه وسلم، خێزانانی پێغەمبەر صلی الله عليه وسلم، ئەو گرفتانە هەموو کۆتایی دێ. خۆ من ئێستا نایم کە دەڵێن باسی مافی ئافرەت و پیاوەکەی لەسەر یەکتریدا باسی مەوزوعی مەسەلەن مارەی و میرات و بۆ نمونە نەفەقە و سوکنە و لیباس و ئەوانە بکەین. زۆر خەڵک ئەو گرفتانەی نیە، گرفتەکان هەمووی لە دڵەوەیە. یعنی ئەو کەسە کەیفی بەو ئینسانە نایە، ئەو گرفتە لەناو کۆمەلگادا زۆرە. یعنی نقاتی معنەوی ئەوەیە وای لێ کردیا ئەو گرفتانەوە زۆربی لەناو کۆمەلگا ئەو کێشانە زۆربی. تەماشا پێغەمبەر کە صلی الله عليه وسلم دەفەرمێ خەیرکم خەیرکم لأهلی وأنا خەیرکم لأهلی. باشترین کەستان ئەو کەسەی لەگە ماڵ و منداڵی باش بی، ئەمنیش لە هەمووتان باشترم. کەواتە ئێمە ئێستا بێت چاو لە چێکەین؟ چاو لە پێغەمبەر کەین صلی الله عليه وسلم، زانیم کو تەسەڕوفی لەگە ماڵ و منداڵی کردیا، نەک چاو لە ئەنتەرنێت کەین، نەک چاو لە ئەفلام بکەین، نەک چاو لەو شتانێ ئەوڕۆ کە زۆر جاری وا هەیە بە ناوی عەولەمە و پێشکەوتن و ئەو جۆرە شتانە دێن ئەوانە مافی ئافرەتن. تەواوە ئەدی واجباتی ئافرەت چێ؟ هیچی پێ مەڵێ. هێ نابی وای لێ بکەی، نابی وای لێ بکەی تۆ یەک ڕێگان نیشانی ئینسانێک بدەیت. هیچ سیستەمێکەوە بەسەر ناکەوی کاتێک کە تو بڵێ کاکە حقوقت هەیە بەڵام واجباتت نییە. هەر کەسێک حەقی هەبوو واجباتیشی ئەکەوتە سەری، دەبێ واجباتشی بجا. پێغەمبەر صلی الله عليه وسلم ئێمە تەماشایکەین ئەو نەکەینە قودوەی خۆمان زەرەر دەکەین. قەتت دیتیوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ژیانیدا جوونێکی نەدایە، کەواتە ئینسان نەتوانی جوون نەدا، زلەشی لە خێزانەکانی نەدایە. شەڕی عالەمە ڕۆمی لەسەر ئەندێ ئایا دروستە لە ژنت بدە یان ناوە؟ پێغەمبەر صلی الله عليه وسلم تەسەڕوف وەکو ئەو بکە قەت لێی نادەی، یعنی ئیشکالیەکە دروست نابی. دیارە گرفتی ماڵ جاری وا هەیە بەبێ لێدان و شەڕیش حەل دەبی، بەس ئەمە نایکەی، ئەمە بەکاری ناینین. یعنی ئێمە هەوڵی لە بۆ نادەن، هەر کاتی هەوڵ لە بۆدا ئاسانە. ئێستا پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕۆژێک هاتۆ مارێ برسیمە ئەمەیە شت بخۆم، فەرمیان یا ڕەسوڵ الله هیچمان نییە، هەر بەس ئاو هەیە. گۆر ئاوی دەخۆی خۆ بە ئاو برسێتی دەشتێ ناشی گەمەی نازانی برسێتی. پێغەمبەر چی فەرمووی صلی الله عليه وسلم؟ بەبێ شەڕ بەبێ مەشاکل بزانە چەند حەشیمانە. ئیذەن ئینی صائم، ئەو ڕۆ بە ڕۆژی بە تەواو معنای مشکلەکە کۆتایی هات. چەند فەرقی هەیە لەگە ئیمەوەشی ڕۆژێکی سونەت بە ڕۆژی دەبین جاری وا هەیە بەقەت ڕۆژەکەی بەس جوونی دەدەین تووڕابین قسەی ناشرین دەکەین. پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕۆژی بەکار هینا لە بۆ حەلی مشکلە، ئەمە ڕۆژی بەکار دەهێنین لە بۆ دروستبوونی مشکلە. کەواتە ئەوە زۆر گرنگە ئێمە ئەوە تێ بگەین پێغەمبەر بکە قودوەی خۆت صلی الله عليه وسلم لە تەسەڕوفات وەرسوکەوتی ڕۆژانەدا، ئەرچی حقوق و واجباتە لەسەر تایدەی نای هەری ناگری لۆ ڕۆژی قیامەت. بەڵام کاتێک زەعیفە بی کە دەستت لە سونەتەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەردا. یعنی عائشە دایکی ئیمانداران ئەوەندە بە شەرم بوو، ئەوەندە بە حەیا بوو، کاتی پێغەمبەر وفاتی کرد صلی الله عليه وسلم بە فەرمێ چوومە سەر قەبرەکەی سەفیەم لەسەرم دەکردەوە کە ئیمامی ئەبوبەکر وفاتی کرد لەکن شانی پێغەمبەر شاردیانەوە صلی الله عليه وسلم، چکە وا وەسیەتی کرد فەرمی لەکن سەریویم دانێنێ لەکن شانیم دابنێ. هەر ئەچوو ئەو سەردانی ئەوێن دەر دووبارە چەفیەکەی لەسەر کردەوە دەی فەرموو ئەوە پیاوەکەمە و ئەوەش بابمە شکالێن. کە ئیمامی عومەریان شاردەوە ئیمامی عومەر فەرمی لەکن لاقی ئیمامی ئەبوبەکر بمشارنەوە، یعنی زۆر من بە لەسەر ئەوە بەو تەسەسوولە. ئێستا قەبرەکانیان لەگەیەک ڕاست کرد، دەگەنا پێشتر وابوو. لێرە کە چوو پاش شاردنەوەی ئیمامی عومەر بە مردیتی فەرمووی سەفیە لەسەر ناکەمەوە شەرم لە بە ئیمامی عومەر.
تۆ چه ئافرەتێکی وا دەست دەکەوی شەرم لە پیاوێکی بێگانەی مردی بکە ئێستا شەرم لە زیندیان ناکرێت عائشە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێت سەفیەکەم دانەنە خۆ داینا بە شەرعەن دروست بوو لەبەرەوەی ئیمام عومەر وەفاتی کرد خۆ لەوێ ڕانایبینی بەڵام ئەوە تەماشاکە گەورەی حیا ئەو شەرمەکە فێر بووینە ئەوە چ ئوسلوبەکە فێر بووینە يعني أو أسلوب جوانا أو نوع شرمة كلا بيغمبر وديان بي صلى الله عليه وسلم إذا لم تستحي فاصنع ما شئت شكي ساقا شرمينا ما بروهاش ليدا كيبيكا شكا شرمة إنسان رادقري يستلو آفرتي يستهيت سنوريشي لو خوينه هشتوا بس لبرو الشرمينا ما كشرمينا ما جل بركاته تصرفي ناشرين دكا ضل من آزادم ها وادك حرشتيكا شرم بو إنساني راقرت لو يكاو شرمان ليك راوا إيدي برو تواو وشو كردواري داري حياة قطرة ئاوێکە کە ڕژا خڕنافتەوە ئەوای لێدی جالوی بەڕێزانم ئێمە یەک لەو شتانەی کە هەشە لە ناو کۆمەلگا زۆر جاروەیە دەست نادەین بەوەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم کردێت و خێزانانی ئەو کردیتیان دەستی لێ بەرەدەی و جادەری لۆ مەعاناتمێ لۆ ناخۆشیمێ لۆ دڵم تەنگە لۆ بێتاقەتم لۆ ڕزقم سوارە لۆ گرفتم هەیە ئەو ئیمانە بە قووت کە لە دڵت لەگەر خوای تەعالا و سونەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم جێبەجێ کە و گرفتانت نابی خاڵێکی تر بەڕێزان بريتي لوي پیغمبر صلى الله عليه وسلم بيان دي كذا فرمي والمرأة راعية في بيت زوجها وهي مسؤولة عن رعيتها بدر باري فيها يشبه همان شو ده فرمي هم فيها هم افراد برپرسه لماله وكو شوانه گوايا استاتو تماشاك قد ديتي شوان مري بخري ولي ندري ويا سرزرج نكري او خساريه باشا پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ ئینسان وەکو شوانێک وایە ئافرەت وەزانی لە ماڵێ ئەبێ ئیلا شیو لێ بنێ و خەڵک بەخێ و کاو ئەوانەی لەوێن دەرن هەموو نانیان لۆ حازرکە و شتانە بکات تەربیە ئەساسترە لەوە تەربیە ئەساسترە تەربیەت وا لێکا جیلێک دروست بکە خواردن و خواردنەوە بەرسێتی ئینسان ئەشکێنی بەڵام تەربیە غیزای ڕوحە جەسەد وا لێکا ئەو ئینسانە زۆر بەرەو پێش بڕوات بەڵام ئەگەر واد لێ کرد ئەو کەسە لە تەربیەتدا زەعیف بوو خەستی بە بەرپرسیاریەت نەکرد لە ماڵ ئەو ماڵە وێران دەبێت لێ ئێستا ببینە هەندێک عائیلە هەیە کە تێک دەسی سەبەب پیاوەکەیە سەبەب ئافرەتەکەیە لۆ چونکە شوان نین لەو ماڵە بێ ئاگان چون لە جێگایەکدا پاریان داوەتەوە دانیشتون مەڕەکان ڕۆیشتون هەر یەکی بەلایەکدا دەڕوا گرفت دروستە بی ئێستا کابرا لە گازینۆ دانیشتێ دەڵێ منداڵەکەم لۆ خراپە کابرا لێ جێگایەک دانیشتووە لەگەر خەڵکدا لابەلا قومارەکە ئارەقی دەخوا بێ ئاگا غافل لە ماڵێدا دەڵێ ماڵ و منداڵەکەم لۆ خراپ بوو ئێ تۆ سەبەب کاری شوانەکە لەو پەزەمەڕە یعنی نەیتوانی محافەزە بکاتن لۆیە ئەو گرفتە دروست بوو جارە قیسەیەکم خوێندەوە زۆر پێی موعجەب بووم کابرا دیارە زۆر مەشغوڵ بووە منداڵێکی هەبووە زۆر تەماشا بابی کردیە تەرکیزی کردیە کە بابی زۆر مەشغوڵ بووە پارەی خڕکردیتەوە یعنی تقریبا بە زاراوەی ئێستا بڵێن تا 20 دۆلاری خڕکردیتەوە ڕۆژێک تەکلیف لە بابی دەکات دەڵێ دەکرێت 10 دۆلارم بدەی دەری 10 دۆلار لەو گۆڕی هەروە ئاسان ئەرێ وەڵڵا چیشت پێ دەرێ شەشی زۆر زەروریم پێیە بەس پرسیارەکە لێ دەکەم پێشەوەی بمدەی گوت چیوە بابە تو ڕۆژێت چەندی ئیش دەکەی کە دەچێ دەرێ گوت 30 دۆلاری گوت وەڵا 10 دۆلارم دێ تەواوە گوتی باشەوە 10 دۆلارم دایێ دەزانی چی کرد بوو منداڵەکە گوت بابە ئەو 30 دۆلارت دەدەم ئەو ڕوولەگەرە مەدانیشە لە ماڵێ مەچوە دەرێ مەچوە ئیشێ یعنی بەس تەماشا منتەڵەقی قسەکردنەکە بکە کەمە بەڵام قسەیەکە ئەزرینجێت و لە مێشتی ئەو پیاوەدا یعنی تۆ قەت لەگە مەدانانیشی قەت نەسیحەتمان ناکەی کاکە هەلۆ پارە دەچێ دەرێ ها ئەو پارە دەمە بەس ڕۆژێک لە گەرمان بە لۆی بەڕێزان ئەو شوانە بێ ئەو هە لە دەورەی مەڕەکانی بی هەرکە لێ گەڕان یەکسەر دەڕوا ها دەڕواتن بەرلا ڕێدا دەڕوا گەنمی خەڵکە خوا جەریمەی ئەنجامەدا دوایە گرفتەکە دێتەوە سەر ساحێبەکەی خۆی هەڕێک پێغەمبەر صلی الله علیه وسلم جوانی پێچواندە یعنی کاتێک کە ئینسانێک وەکو شوانێک ئاگای لە مەڕەکانی نەبی یان گورگ دەیخوا یانەچی جەریمە ئەنجامەدا و بە ماڵی خەڵکدا دەڕوا جالوی بەڕێزانم زۆرمان پێویستەمە ئەو حەدیسەی پێغەمبەر صلی الله علیه وسلم بەو منتەڵەقە وەربگرین ماڵەکان ئاوا پەروەردەکەین ئاگاد لێ بیتن یعنی محافەزەی لەسەر بکەی زۆر زۆر شتێکی باش و گونجاوە اینجا مافەکانیش پێغەمبەر صلی الله علیه وسلم زۆر بەخۆی بە جوانیدا ئاماژەی پێ کردووە لۆ خاتری وەی
هیچ کەسێک مافی نەخورێتە. پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕۆژێک چوو سەردانی مانی عەبدوڵای کوڕی عەمری کوڕی عاسی کرد. فەرمووی یا ئومە عەبدوڵڵا کەیفە حالوکی؟ داچی عەبدوڵای پرسی وەزعت کووە؟ گوت وەڵا کوو برێ وا خراپی. خێر تو بەس تەماشا کە ئێستا ئومور چەند قەلب بوویتەوە لەگەرەو حەدیسەی ئێستا ئاماژەی پێ دەکەی. گوتی ئەو پیاوە کە ناوی عەبدوڵڵایە بە ڕۆژ بە ڕۆژیە، بە شەو شەو نوێژێ دەکا، نە گۆشتی دەخوا، نە لە گەرمە دادەنیشی، هیچ. پێغەمبەر فەرمووی صلی الله علیه وسلم تێگەویشت. ئێستا کە هاتۆ ئیزنیمە دەبرێ پێغەمبەر بێرە دادێتەوە صلی الله علیه وسلم. باش. حتى پێغەمبەر صلی الله علیه وسلم مشکلەی یەک عائیلەی بەتاقی تەنیاشبی تەدەخول کردی لەوەی لە بۆی حەل بکە. ستا و کابرایە لە بە دینداری خەریکە تووشی غەڵەت دەبی، نەک لە بە بێدینی. یعنی چونکە تەماشا کە ئێستا ئومورەکە زۆر فەرقی هەیە لە ناو کۆمەڵگا. خەڵک ئێستا لە بە بێدینی تووشی خراپە دەبی، ئەو لە بە زۆر دینداری تقریبەن تەجاوزی کرد بوو، خەریک بوو حەقی ماڵ و منداڵەکەی دەخوات. پێغەمبەر صلی الله علیه وسلم چوو فەرمووی عەبدوڵڵا، فەرمی بەڵێ یا ڕەسوول الله. پێغەمبەر فەرمووی صلی الله علیه وسلم شەوێ چ دەکەی؟ فەرمووی بەس شەو نوێژێ دەکەم. ئەدی بە ڕۆژ؟ گوت وەڵا بە ڕۆژ بەس بە ڕۆژیمە. کۆت و گۆشت و شتی وا ناخۆی؟ نا وەڵا یا ڕەسوول الله لەبەر چ؟ وەڵڵاهی قیامەتێ و دوا ڕۆژە و ناخۆشە و ئەو وەزعانەیە. ئێکە کەسێک بە ڕۆژ بە ڕۆژی بی و بە شەو شەو نوێژێ بکا، ئێ بکو دەتوانی حەقی ماڵ و منداڵی بدات. ئەی برێ بچینە سەفرێ دەڵێ من بە ڕۆژیمە، بڵێ وەرە بچینە جێگایەک دەڵێ منەوە شەو نوێژم کردێ بێتاقەتم، پێم ناکرێت تەعویزی خەوەکەی لە زیاتی لە ڕۆژێ بکاتەوە، گۆشتی لۆ من نەینە شتێکی لابەلا دەخۆم و معنای مارەکەی تێکدایە، شێواندیتی ئەوە هەرچەندە عیبادەتیشەکە. پێغەمبەر فەرمووی صلی الله علیه وسلم زانێت چەند ئوسلوبی پێغەمبەر صلی الله علیه وسلم حەکیمانەیە. فەرمی ئەی عەبدوڵڵا دەنا من شەوێ دەنووم، شەو نوێژێش دەکەم، بە ڕۆژیش دەبم، ڕۆژیش دەشتێنم، وە گۆشتیش دەخۆم و مافی منداڵیشم دەدەم، خێزان منداڵەکە. چیهانیان ئەولاترە بە قبولکردن. ئەگەر کەسێک شەرع ڕێی پێنەدا لەبەر عیبادەتیش حەقی ماڵ و منداڵی بفەوتێنی، کو حەقی پێدەدا لەبەر کەسابەت و لەبەر هەر شتێکی دیکە ماڵ و منداڵەکەی خۆی داهیمالکە. لۆی پێغەمبەر صلی الله علیه وسلم چی پێ فەرموو؟ ئەو قسە جوانەی ئەو کاتە پێ فەرموو، فەرمووی ئین لربک عەلەیکە حەقا وئین لبەدەنیکە عەلەیکە حەقا وئین لزەوجیکە عەلەیکە حەقا. فەرمووی پەروەردگار حەقی لەسەرە تو هەیە، حەقەکەی پێ بدە. جسمی تو حەقی لەسەرە تو، هاتە تو بێ دابنیشی بنووی. ئێستا بزانە ئەو خەڵکە لۆ غەڵەتەکە کاتێک شەوی هەتا سبێنێ لە دیار فۆبجی دادەنیشی، لە دیار ئەنستیگرام دانیشی، لە دیار تیکتۆک دادەنیشی، لە دیار فەیسبوک دادەنیشی. ئەوە لۆ غەڵەتە. ئەو ئینسانە وێران دەکا بەڕێزان. باوەڕ بکەن هیچ ئینسانێک بە تەماوە نەبی دڵی خۆش بێ ئەگەر شەوانە ئەو هەدابنیشی لە دیار ئەو وەسائیلانەدا. قەت شتی وا مەحاڵە. ئێستا من دەیان کە ساتی تەکەم لە مزگەفتر مامەستا دڵم تون نەدرن بەس پێم برێ سەعات چەند دەنووی، سەعات چەند دەنووی، پێی شەرمەوە برێ، پاش نوێژی سبەینێ دەنویت. ئێوەتم بە تەمامە بە کاکە تو میزاجت تێکەچی. پێغەمبەر فەرمووی صلی الله علیه وسلم بەس نوێژی سبەینە بە جەماعەت مەکە لە وەختی خۆی هەرمەستا ئەصبح خەبیث النفس کەسلان. هەر دەستەوە نەفسی پیسە، پیس یعنی چی؟ یعنی خراپە، بێتاقەتە، بێزەوقە و تەمبەڵیشا فەرمێ. هەدیکە کابرایەک نوێژێ نەکا و شەوێش هەر لە دیار وەسائیل دابنیشێ، زەوە لەولاش دانێ ئەگەر وەسائیلەکان خراپیش بی. هەر یەکجاری تەفکیری ئەو ئینسانە تێک دەدا. کەواتە وەرە سەر سیستەمێکی ڕاستگۆیانە ئێوارانە وەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم نەنووست، سبەینان وەکو ئەو هەرستا زانێت جسم ساغە بیان نەمەزبوط دەبی یان نەگرفتیشیت نامینی. باشە؟ جا پێغەمبەر چی فەرموو صلی الله علیه وسلم؟ وئین لزەوجیک ولأهلیک عەلەیکە حەقا. خێزان ماڵ و منداڵ هەمووی حەقی لەسەرە تو هەیە. ئێ باشە ئێستا دەکرێت برێن ئینسانێک حەقی ماڵ و منداڵی خۆی نەدا، حەقی جسمی خۆی نەدا، حەقی تەرەفی بەرامبەری نەدا. ئەوە لێ ئەمە باسەکەین دەڵێن کاکە هەر کاتێک لە شەریعەت جوان تێگەویشتی هەموو مافەکان وەچی خۆت دەدێ، هەر کاتێک لە شەریعەت لاتدا باوەڕ بکە ئەو وەختە گرفتت لۆ دروست دەبی و مەشاکلت لە بۆ دروست دەبی. باشە؟ کەواتە ئەبێ ئەو حقوقە شەریعیانە هەمووی ئەو هەوەکو خۆی بپارێزی. ئەمە لە کۆتاییدا چەند خاڵێکتان لۆ ئاماژە پێ دەکەم، هیوادارم وەکو ئامۆژگاری لێم وەرگرن. یعنی ئەوانە وەکو تەجربە پێتان دەڵێم، هەم لە ژیانی خۆمدا دیتیمە، هەم لە کتاب و سونەشدا خوێندومەتەوە کە ئەو شتانە ئینسان نەکا، ئەو ئەرک و مافانەی لەسەری تیبیدا وەزائید لەسەرەوە ئەو شتانە بەو لاڕێیانەدا نەڕوە. یەکەم نوختە مەوزوعی تەلاق بەڕێزان. ئەوانە پێیەگوترێ خەراب البیوت، ماڵ تێکەدەن،
ماڵ دەشێوێنن یعنی یەکەم نوقتە مەوزوعی تەلاقە تەلاق کە ئینسان بەسە زاری داهات بزانە ئەوە نەفرێکی زەعیفە لاوازە چکە ئێستا بزانە ئینسان زۆر جاروێت و قسەی لەگە دەکەی لۆ تەلاقت خۆ دەڵێ مامەستا تووڕە بووم زۆر تووڕە بێ خۆشێتنی لۆ ئەوەندە زۆر تووڕابی وەڵا عەسەبی بووم عەسەبی یعنی چی یعنی نەوعەک لە شێتاتی نابی ئەتوو بگەوی ئەو حەدەی قەنەعەت بە خەڵکی بینی بە تەلاق یان تو خێزانی خۆتە ئەوەندە جەریء بە کاتێک کە گوتت ئەو شتە ناکەم یان ئەو شتە مەکە بەس بە قسەوەی لێ بکە نەکاتن نەک بە تەلاق ئەخ تەلاق وەزعەکەی تێکەدا ئەخۆی بە نەسی حەدیثیش ئافرەت لە پەراسوو دروست بە پەراسوش بڕە خوارە بە خواری لەگەری نەڕووی پێغەمبەر فەرمی صلی الله علیه وسلم دەشتێ سا زۆر کەسێ دەڵێ مامۆستا من هەرچەندی بەڕاست لەگەری دەڕۆمەوە بە خواری دەڕۆی گوتم لەسەر سیستەمی خۆی ڕوویە خۆ عیبی نییە بە خواری مەبەست پێوە نیە مەسەلەن برێ ئافرەت کەسێکی خوارە یان خراپە ئەوە نا بەو مەفهومە یعنی کەسێک پێویستی بە مراعاتێت و مراعاتی ناکەی گوناحت دەگاتێکە نەیکەی ها پێغەمبەر فەرمی صلی الله علیه وسلم استمتعت بها وفيها عوج دەتوانی لەگەری ژیانیشتی زۆر خۆشی لەگە ببەی بەس بە خواری لەگەری بڕۆ ڕاستی نا هەموو شتێک بە قسەی تو نەبی هەندێک قسە تەنەزولی تێدا بکە بەڵێ باشە بەڵێ وەیە بەڵێ لە خزمەت دامە تەواو قسەی تووە ئەو یەکسەر پەنا لەوە تەلاقێ بە باشە تەماشا شەرعەکە کاتێک کە باسی ئامۆژگاری بینی ژن و پیاو دەکا باسی تەلاقەکە یەکەم غەڵەتی ئێمە لەوە ڕادەست پێ دەکا کاتێک کە دەتەوێ شتێک بڵێ یەکسەر سێ بە سێ تەلاقم کەوی ئەو شتە نابی ئەو هاوی باشە مجارە چوینە سڵحەک زۆر شتێکی سەیری تێدا بوو کابرایەک سێ بە سێ تەلاقم کەوی ئەو ژنەی دەینم برای ژنەکەش گوتی سێ بە سێ تەلاقم کەوی ناینهینی باشە ماری ئافرەتەکەش سێ بە سێ تەلاقم کەوی نادەینێ زۆر ئەوەی حەلکە ئەوە ئێستا یەک دوو تەلاق فت ئەو مەجلیسە تو بەس تەماشایکە یعنی لەو گۆڕە ئێستا ماشە خێرە هەمووی هەر بە تەلاق چارەسەری ئەو قەزیە دەکا پێغەمبەر صلی الله علیه وسلم بەس بەکن یەکێکدا تێپەڕی فەرمووی قەسەم بەخوا ئەو شتت بۆن دەنادەمێ کابراش گوتی قەسەم بەخوای بۆن دەی دەمەوێ فەرمووی فەقەد باء ئەحەدهما بالئیثم ئەوە یەکیان گوناحبار بوو چکە ئەو شتەیان دەفرۆشە یان نافرۆشە هەردووکی سوندیان خوارد سوندەکانیش پێچەمانەی یەکتری بوون کەواتە یەکیان گوناحبار بوو قورئانە فەرمێ فەعیضوهن دەفەرمێ ئامۆژگاری بکە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە هەموو ژیانیدا تەماشای کە پەنای لە مۆزوعی تەلاق نەبردیە قەت جارێک برێتە خێزانی خۆی ئەو هانەکەی تەلاقت دەدەم پەنای قەت لۆ نەبردیە ماشە لۆ مەبێ قورئان پێمان دەفەرمێ ئامۆژگاری بکات و بە تەلاق جواب بدەیەوە ئەوە ماڵ تێکەدا چکە ئێستا کە گوتت تەلاق بەڕێزان تەلاق ماڵ هەروە شێنتەوە ئێستا وەکو موسڵمان زەواجمان پێ خۆشە لە بەرەوەی ماڵ دروستەکە بەڵام تەلاقمان پێ ناخۆشە لە بەرەوەی ماڵ تێک دەداتن ئێتو لەو ماڵە تێکەدەی بە واستەی خواردنی تەلاق جارێ نیە دوو جار نیە سێ جار نیە تەلاقە خوا و ئینسانە و بڕۆ تەلاقەکەت جا کوردەواری زۆر شتی عەنتیکە فێر بووە کاتە بڕۆکم مەلای تەلاقەکەت چاکەوە لەوێ سیارە دەیباتە سناعی تێک چووە بە تەلاق دەجێڕدرێتەوە چا ناکرێتەوە بۆ سیارە نییە تێک بچی ڕجوعی پێ دەکرێت دەجێڕدرێتەوە چاکردنەوە نییە چاکردنەوە لەو شتێکە ئالەتی کارەباییات و زۆرشتانە جا ئەو غەڵەتانە لە ناو کۆمەلگادا یەکەم نوقتە ئەوەی کە خەرابی بەیتە لەوە ڕادەست پێ دەکا کەوا کابرایەکە پەنا لە بۆ مەوزوعی تەلاقە بە جا چکە لۆیە دەژرم لە هەردوو تەرەفەکەیە چ جاری وای ئافرەت دەفعیەکە تەلاقی بخۆم دەڵێ ئاب بخۆ آخر تەلاقت دەدەم ئێدرەکە پیاوی تەلاقم دەدێت ئەوە تەلاقم دا ئیشەکەیان تێکدا بەخۆ باردووشیان ماڵەکەیان تێکدا دروستە لۆیە مەوزوعی تەلاق کە هاتە گۆڕە بێدەنگ بە کە کابرایە گوتی تەلاقە دەم مەڕۆ مەچ و وامەکە یعنی ڕاست لی بێدەنگ بە سکوتەر بژێرە باشترە بڕۆ دەستمێژێک بشۆ بڕۆ دانیشە بە پێوە بووی دابنیشە ئەو ژۆرە بەجی بێ لە بێدەنجی هەر بژێرە هەر لای کەمی یعنی وەمەکە ئەو مەوزوع درێژە بچێشێت چکە ئەوانەیە کە لە خەراب البیوت یعنی ماڵەکان تێکەدەن بەڕاستی باشە نقطەی دووەم بەڕێزان کە زۆر خراپ ماڵ تێکەدا مەوزوعی خیانەتە لە تەرەفی پیاو بیان ئافرەت ماڵ تێکەدا و لە من وەرگرا ڕۆژێک و دوونیەت و ناتوانانی بە خیانەت ماڵ بەڕێوە ببەی پەنا لە بۆ خیانەت مەبە ئافرەتەکە و دۆستە چی هەیە پیاوەکە و دۆستە چیت کە هەیە لە ئافرەتان ماڵ ئەو هەبەڕێوە ناچی ناکرێ ئەتوو خیانەت بکەی لەو کەسەی کە دەڵی خۆشم دەی و کەچی درۆشی لەگەر بکەی بە خیانەت بە حەرامی ژەوجا بە حەرام یەک دوو سێ ئیوا هەیە دۆستی هەیە ئەوجا لەگەوی قسان دەکە هەرچی عاتیفە و سۆسەیە دەیداتەوی وەچی هاتۆ مارەیەکی پێ نەمایە
هەرچی قسەی خۆشە بوو کردی، هەرچی نوکەتە بوو جێڕایەوە، هەرچی شتە بوو لەو لای سەرفی کرد، ئێستا هات تۆمارە بە ئیفلاسی چ برێتە خێزان وی جنارێ ئەوەی گوتی پێکەنین بوو قسەی خۆش بوو کردی بێتاقەتە بێ. قسەیەکم خوێندەوە لە کتابێک زۆر خۆش بوو، پیاوێک نەسیحەتی گەنجێک دەکات، تازە ژنی هینایە گەنج و شتی وا تازە ژن دێنی، گوتی هەردووک لە باخێکی شیان دەکرد پێکەوە لەگەر یەختیارەکە، بەڵام یەختیارەکە حەچیم بوو زۆر. گەنجەکە ژنی نابوو گوتی حاجی پرسیارەکەم ێ گوتی ئاگوتی مە لەگە خێزانم ئەندە لە مێژیش نییە زەواجمان کردێ بەزەمە یەکتریمان خۆش ناوێ زۆر لۆ گوتی سبێنی وەرەوە جوابت دەم بوو گوتی باش. گەنجەکە هەر بە دەشت بوو، یعنی بزانی مەسەلە چیە، زاو کابرایە تەجربەی ژیانی خۆی پێ دەڵێ، یعنی شتێکی لۆ بڵێ بەشی عەساوە لەعەلە ئەو حوب و عاتیفە و سۆزە هەر بگەڕێتەوە زۆر خۆشتر بی و خڵێ سبەینی هات یەختیارەکە باغەکەی ئاو دەدا گوتی حاجی گوتی ئەو سوالەکە دوێنێت لە بیرمایە گوتی بەڵێ جوابەکە من هەندەم خێزانم خۆش ناوێ نازانم سەبەب چییە، گوتی بڕۆ و ئاوەی بکەوە لە بەلوعەی با زیاتر بێتن وەرەوە پێت دەڵێم. گوتی باش. بە دوو سۆندەکەی داچوو گەنجەکە ڕۆی دیتی لێرە کوونەچی لێ بوو ئاو دەڕۆی تۆزەشکە ڕوو یشکەشی لێ بوو تۆزەشکە چار پێنج جێگا سۆندەکە کون بوو کە چوو بەلعەکەی بکات و بەلوعە بە تەواوی کرایتەوە عیبی نییە، بەس لە ڕێگایەدا چ هەیە خەلەل هەیە. گوتی حاجی گوتی ها گوتی ئەو ئەوارە وا دێ زیاتر نایە بەلوعەکە تەواو کرایتەوە بەڵام لە ڕێ خەلەلی هەبوو. ئێ گوتی باشە. گوتی پرسیارەکەی من ئێ گوتی ئەوە دەماغ ئەوە جوابەکە بوو، هەر ئەوە جوابەکە بوو ئاقرت بێ بەس ئۆندە خۆ پێویست ناکاتەوە لە من بپرسی کاکە تۆ ئەو خێزانەت هەیە و لەو لاش لابەلاتێ لەو لا سۆندە کونبی لەو لا کونبی لەو لا کونبی هەرەوا دەگاتێ هێرە ئاوەکە بەتەمای چی هەر ئەوەندەی هێر ئەوەندەی ئەگاتێ ئەتو ئەو وەزعەت لەلایەکی دیکە سەرفەکەی ئەو جاوەچی لێشی ئاشکرابی ئینسان شەرمەزارە بی تەماشای دەکەی ئەو پەڕی خەجاڵەتە لۆچکە بە حەرامی ڕێگایەکە بەڕێ کردیا. جا لێ بەڕێزان یەکێک لەو وشتانێک کە خەرابەکە ماڵ تێکەدا بریتێ لە مەوزوعی چ لە بابەتی خیانەت لە خیانەتە دوورکەوە لۆی لە شەرع تونترین عقوبەی لۆدانایە ئەگەر سابت بوو لەسەری ئەو ئینسانە، بەڵام لۆ خاتری ئینسانەکان لێ دوورکەونەوە تو خێزانت هەیە ماڵی خۆت هەیە کەسایەتی خۆت هەیە تازە پێویست ناکات و بچی جارێکی دیکە خیانەت بکەی یان شتێکی ئەو خیانەتە وەربگری و قبوڵی بکەیت کە نەتکرد ئەو خیانەتە هەم سرت بەرزە هەم ماڵیشت گرفتت نابی هەم کەس و کار و خێزانی خۆ منداڵ و کەس و کاری خۆشت هەمووی خۆش دەوێ و کەیفت پێدێ. نقطەیەکی دی بەڕێزان کە خەراب بیتەکە ماڵ تێکەدا بریتە لە تەهدید بە قەتل بە خۆ کوشتن یا خۆ سوتاندن، ئەوە ماڵ تێکەدا ئاگاتان لێبی من ناڵم یەکێک برێ خۆم دەکوژم بەس تەهدیدکە. ئیحساییەی عالەمی بڕۆ تەماشاکە سەتا بیستی ئەوانەی خۆیان دەکوژن پێشتر تەهدید دەکەن بە خۆ کوشتن. سافرە زۆر جارویە تووڕە دەبی خۆ بسووتێنم خۆ فرە دەمە خوارێ لە سەبانی ئەوە سەتا بیستی لەوانەی کە پێشتر تهدید دەکەن دوایە تەنفیز دەکەن. لۆ تەماشاکە بەڕێزان زاکرەی ئینسان وایە شتێک لە مێشتی خۆی خەز نەکا ئەگەر موشکیلەیەک قەت پێم حەل نەبوو ئەوە تە شتێکەیە کە پێی دەرێن خۆ کوشتن بەوی چاری دەکەم ئەوە غەڵەتەوە نابی لە ناو زاکرێت هەبی هەر ئەو لەفزەت دەربری هەزار جار بری ئەستەغفیر الله تۆبە بکە بگەڕێەوە لای خوای گەورە داوای ئیعتیزار و لێبوردن لە پەروەردگار بکە گەلێ غەڵەتە تهدیدکردن چ پیاو بەکوشتن چ ئافرەت بە خۆ سووتاندن چکە ئەو ماڵەکەی وێران دەکا یەکجاری ئەو ماڵە تێکە دێ هەرەوە شێنیەوە ئەی باشە حسابی قیامەت ناکەیت و یعنی ئەگەر کەسێک خۆی کوشت ئەوە بە حسابی خۆی لە مەشاکل قورتار بوو دەستە ناو جەرگەی مەشاکل يعني چ جواب دێ لە قیامەت کە خوا بە نەسی ئايات بفەرمێ ولا تقتلوا أنفسكم إن الله كان بكم رحيما نابی خۆت بکوژی ئێتۆ خۆت کوشت نابی خۆت بسووتێنی لەبەرەوەی لە ئاگری جەهەنەمە سووتێنن باشە کە خۆت تەسمیلی ئەو زۆعفەی خۆت نەکرد بە قووەتەبی بەهێزەبی لە ناو کۆمەلگادا بەڵام ئەلێرە ئەوها زەعیف دەردەستی بەڕاستی تەماشا دەکەی یەکسەر پەنە لە بۆ شتێک دەبا کە ئەوە لە شەرعدا گوناحە حەرامە دانراوە بە سوعبەتش نابی ئەو قسەیە بکەی لۆی غەڵەتە بەڕێزانم ئینسان بگاتە ئەو حاڵەتەی ئەو لەفزە دەربە بڕی بەزاری دابێ کە ئەمن ئەوە بەسەر جسمی خۆم دەینمیانە ئەمن ئەوها ئەو شتە ئەنجامە دەم ئەوە شتێکی غەڵەتە یعنی فکریشی لێ نەکەوە لە زاکرەی خۆشتی دانێنێ و ئەگەر کەسێکیش لەو فەرەز ناوەی گۆ قسەکەی بە هەند وەربگرە ئافرەتە چەند هینا لای ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لەبی فەرمووی یا عومەر لەگەر ئەو پیاوەی بەینمان باش نییە ئیمامی عومەر نەسیحەتی کرد و ئافرەتەکە و بگەڕێ و لای دەی فەرمووە داوای تەلاقەکەم فەرمووی نابی ئیمامی عومەر زۆر نەسیحەتی کرد ئافرەت حەقی وایە و پیاو حەقی وای لەسەرە و
فەرمیە ئیمامی عومەر لئین ڕەدەدتەنی ئیلەیهی لەئەقتولەنە نەفسی، وەڵڵاهی بمجێڕێوە کردی خۆم دەکوشم. ئیمامی عومەر یەکسەر تەوەقوفی کرد، ڕاوەستنەوە پەنای لۆ شتێکی زۆر گەورە برد. خانیەک لەوێ هەبوو بڕۆ 3 ڕۆژ لێرەی دانێن و فەرمی لۆم بینەوە. 3 ڕۆژ لەوێیان دانەوە بەتەنێ هەینایانەوە، گوتی ئافرەتەکەی حاڵت کووە، گوتی لە ژیانمدا 3 ڕۆژی خۆشی بەسەرمدا تێنێ بەڕێوەکی ئەو 3 ڕۆژە. گوتی لۆ گوت ڕووچاوی ئەو پیاوەم نەدیتە. ئیمامی عومەر فەرمی کەلچی نەما لێک جواز بنەوە، بڕۆ هەر کەس با بڕوا تۆڕێی خۆی، مادام ئەوە مەوزوعە هاتە گۆڕێ وا بکەی ئەمن خۆم مەکوژم، نەنا خۆم مەکوژە، شتێکی ئاسانتر هەیە تا تەلاق داواکەی بڕۆ لە خۆت مێردی بکۆ، بڕۆ لە خۆ ژنێ بینەوە. مەوزوعەکە ئابە و شێوازە حەل دەبی. خۆ کوشتن حەل نییە، چارەسەر نییە، گرفتێکی زۆر گەورەشە لە بۆ قیامەت. خوای گەورە پەنامان لێ بدە هەموو خۆمان و کەس و کارمان یا ڕەبی. جالۆی بەڕێزانم قەت بە فکری خۆشتی دامەینێت کەوە خەلەلێکی گەورەیە، کاتێکیش کە یەکێک شتێکی وا دەرێ زۆر ئامۆژگاری کە ئەگەر بە خۆتی بە هەزاران جار بڕێ ئەستەغفیرڵڵاه لۆی ڕوڕەشی ڕۆژی قیامەت نەبی، شتێکت نەبی لە ڕۆژی قیامەتدا تەهدیدیشت پێکردبی بڵێ وەڵام من کۆتایی بە ژیانی خۆم دەینم. چ جوابی منداڵەکانتە دێوە؟ یەتیم پەروەردە بن. چ جوابی ئەو پیاوە دێوە؟ چ جوابی خوا دێوە لە ڕۆژی قیامەتدا؟ دەفتەری ئەعمالی تو ئاخیر کردەوە کە لە شەرعدا ئینەمە الأعمال بالنیات بالخواتم، کە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم ئینەمە الأعمال بالخواتم چ بووە؟ خۆ کوشتن بووە کە یەکێکە لە گوناحە هەرە گەورەکان. هەموو ئەو عولەمایانەی گوناحی گەورەیان ژماردووە، هەموو قاتیبەتەن هەمووی دایەناوە قەتلی نەفس یەکە لە گوناحە کەبیرەکان کە ئینسان نابی پەنای لۆ ببە. کەواتە لۆی بەڕێزان دەبی زۆرت ئاگالێبی، یعنی مراعاتی ئەو کەسانش بکە کاتێک کە قسەیەک دەڵێن. من نمونەیەکی خۆم لە بۆتان دەڵێم، جارە گەنجێک تەلەفۆنی لۆم کرد، دەڵێم چەند مهمە ئینسان مراعاتی نەفس بکە ئینسان کە قسەیەکی لە بۆ دەکرێت. تەلەفۆنی کرد گوتی مامەستا فەتوایەکەی خۆم بکوژم؟ ئەمیش گوتم نە نییە، بەس لۆ پەنا لۆ خۆ کوشتنەبێ. تی ناچارم مامەستا، زانیم زۆر بێتاقەتە، لەوانەیە نیو سەعات پێکەوە قسەمان کرد، هەر ئەمویست هەوڵی لەگەر بدەم زۆر بێتاقەت دیار بوو، هەر قەنەعەتی نەهات. دوایە گوتم کاکە فەتواشت لۆ بدەم بەس بە شەرتە چی؟ گوتی دەی. گوتم بەس وەرەکنم با دانیشم با بە تەلەفۆن نەبی، چکە دەمزانی زۆر بێزاری بەو ژیانەوە پێوە دیار، وەها بێزار بوو کەلچی نەمابوو. گوتە عەلا کوڵین شەرت نییە بێمەکردم، بەس وەرەکنم بەشی ڕێیەکت لۆ دەبینەوە، بەس وەرە با بتبینم با قسەت لەگە بکەم دادەنیشین. گوتی باشە، تەلەفۆنەکەی پێوەدا. چەند ڕۆژێکی پێچوو تەلەفۆنەکەم لوات نایناسم، چما مەسەمە زۆر سپاسی تو دەکەین، چەند ڕۆژە پێش ئێستا برایەکەم خۆی کوشت ئاخیر تەلەفۆن لەگەرە تو دەکا. هەل لە پاش قسەکانی من دوای هەندە بێزار بوو یەکسەر کۆتایی بە ژیانی خۆینە. خوا لێی خۆش بی دوعای خێری لۆ دەکەین لەبەرەوەی لەوانەیە حاڵەتێکی دەرونی هەبی، شەرنی هەموو جاری ئینسان کە خۆ دەکوژی ئەتو یەکسەر جەزمی دەیبری وڵات جێی جەهەنەمە، لەوانەیە حاڵەتێکی دەرونی هەبی، لەوانەیە سحری لێکرابی، لەوانەیە شێت بی ناتەواو بی، یعنی ئەوانە هەمووی ئەگەرن. قەسدەکەی من لە چیە بەڕێزانم؟ زانت جاری وایە یەکێک پێت دەڵێ خۆم دەکوژم، دەبڕۆ خۆت بکوژە. پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێ بڵێ خۆم دەکوژم، کەلیمەی ئوقتل بەس بری ئەلف و قافەکەی بری تەواویشی نەکەی، لە ڕۆژی قیامەت دەنووسرێ مەئیوسە لە ڕەحمەتی خوای گەورە و ئینسانە. بڕۆ خۆت بکوژە، بڕۆ خۆت بسووتێنە. ئافرەتێک کە دەرێ خۆم دەکوژم یا خۆم دەسووتێنم، ئەو شقاتەکە چەرخ لەوەیە، بڕۆ هەرو خۆت پێ بسووتێنە، بڕۆ بەنزینی بە خۆدا مەکە، بڕۆ هەرو خۆ لە سەبینایە فرێ دەخوارێ، بڕۆ وا بکە. ئەتوەزانی ئەوانە هەمووی گوناحن، ئەوانە هەمووی حەرامن، ئەوانە هەمووی لە قیامەت لێ پرسینەوەی لەسەر هەیە. فەڕوبەما یەک لەفزە لە زارت دەردەسی جاری وا هەیە، ئەو بەقەد دنیا هو ئاخرەتەوە، دنیا و قیامەتی دەڕوە. جالۆی بەڕێزانم ئاگات لەو نوقتانە بی. ئاخر خاڵ کە ماڵ تێکەدا بەڕێزان تەسەڕوفی ناشرین، ڕەجاءن ماڵ تێک مەدەن بە تەسەڕوفی ناشریندا، چ پیا و چ ئافرەت، یعنی ئەوانە خەراب البیوتیان پێ دەڵێن، یعنی ماڵ تێکەدەن، یعنی ئافرەت عەسەبیە، ئینکارە، هەرچی پێی دەرێن نا نەخێر، نابی، ناکرێ، ناچم، نایکەم، تاقەتم نییە، پێم ناکرێ. ئەوانە چی و مارک و بە هەندێ بینادەبی. پیا بڕۆ تەماشای کە ئەو شتەم لۆ بینە نییە، پارەم پێ نییە، ناتوانم، سەفەر ناکەم، ناچمە مەتعەمی، ناچمە سەفرەی، ناچمە دەرێ، وا ناک. ئێوە هەنابە ئەو تەسەڕوفە ناشرینانە ماڵ تێکەدا. یعنی خەڵک تەماشا دەوروبەری خۆی دەکا بینی نەوعەکە لە ژیانی دیکە، ماڵی ئەو کابرایە وەزعەکی زۆر خراپ شێوێنرایە. جالۆی بەڕێزانم تەسەڕوفی ناشرین ئللا ماڵ تێکەدا،
ئەخلاقی ناشرین ماڵی ئینسانەکان تێکەدا. ئێستا بزانە پێغەمبەر صلی الله علیه وسلم چەند جوان ئامۆژگاری کردینە. لا يفرق مؤمن مؤمنة إن كره منها خلقا رضي منها آخر. چێ توانی قسەیەکی وا جوان بکە؟ دەفەرمێ ڕکت لە خێزانت نەبتەوە ئەگەر ڕەوشتێکت بەدر نەبی، چکە یەکیت کەت بەدرە. دوو ڕەوشتە، یەکت بەدڵ یەکت بەدڵە، ئێبێلەوە لەبەر خاتری ئەوەی بەدڵتە. دەفەرمێ ڕقیشت لێ نەبیتەوە. نەسی ئاەت چ دەفەرمێت و خوا بزانە ئێمە چەند دوورین بەڕێزان لە قورئان. خوای گەورە فەرمێ وعاشروهن بالمعروف، وەنیا ئێوە ژیان لەگەر ئافرەت بە چاکە بەسەر ببەن، وەنیا چاکە وێ جوونی پێ بدەی، دەریکەی لێی بدەی، قسەی ناشرینی پێ برەی، شخصیەتی بشتێنی. هیچی لەوانە لە پێغەمبەر ڕوویدایە صلی الله عليه وسلم نا. ئەجا بزانە تەکمیلەی ئاەتەکە، خۆ خەڵک نازانی، بەس ئاەتەکە تەکمیلێکە بزانە چ بە دیارەکەوی. وعاشروهن بالمعروف فعسى أن تكرهوا شيئا ويجعل الله فيه خيرا كثيرا. هەندێشت لە ئافرەت پێت ناخۆشە، بەڵام خوا خێرێکی زۆری لەو ناخۆشیە دانایە. بەس سەبری لە سەبرە، بەس ئارامی لە سەبرە. خەڵک سەبر و ئارامی نەمایە. يعني خاصة لدرباري ئافرەت پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم فإنهن عوان عندكم، ئەوانە ئەسیرن لە کنەنگۆ. ئاەتی حکمەتێکی تێدا ئینسان ئەسیرێکی بگریتن کە چەکی پێ نەمایە لێی بدا، دەلالە لەسەر بێڕێژی خۆی دەکا. جالوێ دەبێ ئێمە ئەو تەسەڕوفاتی ژیانی ڕۆژانەی خۆمانە بەڕێزان هەمووی چاک بکەین، جوان بکەین. ئەخلاقی جوان هەیە نیشانی ئافرەتی بدەی، ئافرەت ئەخلاقی جوان هەیە نیشانی پیاوی بدا. ئەمە هەر فێرە بین لە تەلەڤیزیۆن تەماشاکەم بزانین چ تەسەڕوفێک دەکرێت. تەماشاکەی ژنێک دوو مێردی هەیە، یەکی دیشی لۆ پەیدا دەبێت لە لایەشکە و بووە سێ، ئەوە دەزانی شتێکی باشە. جەمە زۆر جارمە گوتیا جاری وا هەیە ئافرەتەکە دەڕوا هەتا کن دەرکەی بابی دێتەوە یەکسەر تەلەفۆنەکی لۆ دەگەڕێتەوە. ئێوە فلیمە سیناریۆی بابە وە دەزانی ویش بابی هەتا کن دەرکەی بێت تەلەفۆنەکی لۆ دەگەڕێتەوە، هیچ و دێتە ژۆرێ بە کلاشکۆفەوە قوڕت بەسەری وێرانت دەکا. ئەوە سیناریۆ فلیمە، ئەو عینەن وە دەزانی بس دەبدە ئیژە هەڕوەدا. ئەو سوورەیە لە مێشکت بستڕەوە وەرە سەر تەطبیقی قورئان سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئەو معاشرەیە بە مەعروف و بە چاکە و بە جوانە ماڵەکان دروست دەکا. ئەو خراپەیە و تەسەڕوف ناشرین و زمان خراپیە ماڵەکان تێک دەدا، وێرانی دەکا. خۆی ئینسان بەدەلی وێ قسەی خراپە بکە دەتوانی قسەی چاکەش بکە، بەدەلی وەی جوونی بدا دەتوانی قسەیەکی خێر و چاکەش ئەنجام بداتن، بەدەلی وەی تەلاق بخوا دەتوانی سوێند بخواتن بە خوای تەبارەک و تەعالە سوێندشی بشتێنی کەفارەتەکەی هەیە، بەس ماڵەکەی پێ تێک ناچی. لۆی ئومێد دەکەم ئینشاءالله خوای گەورە هەموو لایەکمان تەوفیق بدا سەرفرازی دنیا و قیامەتمان بکە، قسە و عەمەلەکانمان یەک بکە لە دوا ڕۆژیدا لە دیداری محەممەد المستەفادا بێ بەشمان نەکا. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه.